پارتی لەناو بانگەشەدا بەرەو چڕتر دەڕوایە بوو شوێ بەردەوام دەبێت بۆ شێوە ئارامە کە دەوترێ ئارام لەسەر خۆیان ئارام باشتر نییە لە باسی یەکترکردن هەرێک باسی خۆمان بە باشی بکەینەوە باسی خەڵکی تر نەکەین خەڵکێکی هەمویان باسی ئێمە دەکەن پارتی وایە ئەوە کاکە ئێمە نین ئێوەی خۆتان چیتان کردووە باسی خۆتانیش بکەنەوە بۆ خەڵک لە ژاتی ئێمە باسی ئێمە دەکەن خۆمان باسی خۆمان دەکەن ئەوانیش باسی خۆیان بکەنەوە خەڵکێکیش حکم دەدەن پارتی بەنیازە وەڵام بداتەوە نا جەنابەت ئایا پارتی وەک جاری پێشتر بە ئێستاخان خۆی دەزانی کە پۆستی سەرۆکۆماری عێراق داوا بکاتن پۆستی سەرۆکی کۆمار ئیستحقاقی کوردە براکەم کوردەکان لەناو خۆیاندا لەسەر کاندیدە ڕێک دەکەون بۆ سەرۆک کۆماری شیعەکان لەناو خۆیاندا لەسەر ڕئیس وزەرا ڕێک دەکەون سوننەکانیش لەناو خۆیاندا لەسەر سەرۆکی پەرلەمان ڕێک دەکەون ئومێدەوارم ئەم ڕێککەوتنە لەسەر کاندیدەکان نەبێتە ماوەی ئەوەی حکوومەتی کاربەڕێکەر ماوەیەکی زۆر بمێنێتەوە سەر حکوم و بە عێراق لە وەزعێکی ناهیندا بشی کاک فازڵ دەپرسم ڕۆڵی گەنج چۆن نەبینێ ئەمڕۆ کە لەگەڵ کۆمەڵێک گەنج کۆبوونەتەوە ئەمە پرسیاری یەکەم پرسیاری دووەم شتێک هەیە هۆزە عەرەبەکان بە بەردەوام دڵیان بەوە خۆشە کە پارتی دیموکراتی کوردستان کاندیدی هەیە لە ناوچە عەرەب نشینەکان ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو دەستکەوتانەی کە پارتی دیموکراتی کوردستان لە چوار خولی ڕابردوو ئەو سەنگینەی هەیە بۆ لە پەرلەمانی عەرەب لە پەیڕەوە پرۆگرامی یەکێتی لاوان معلومە گەنج عمری چەندەوە نییە ئەمە یەکێ ئی دووەم من حەزەکەم هەموو ئینسانێک بە مێشک خۆی گەنج بزانێ نەک بە ژمارەی تەمەن هەموو هۆزە عەرەبەکان نە هەندێک لە هۆزە عەرەبەکان با ئینسان دایما ئینسان واقعی قسە بکاتەوە بەڵێ ئێمە کاندیدمان هەیە لە کەربەلا ئێمە کاندیدمان هەیە لە فەلوجە و ئەمبار خەڵکی ئەو مناتقانن و خەڵکی عەشائیری ئەوێن و خەریجی جامی و دکتۆرن ینی نا ئینسانی عەشائیرمان تەرشیح نەکردو احترام بۆ عەشائیرەکان هەیە بەس ئینسانی صاحب شهادات وەکو هەیثەم المەیاحی دکتۆرای علومای سیاسیە لە ئەمریکا جاسم عیساوی هەروە بە تەسەووری من ئەمە شێوەی بیرکردنەوەی پارتیە لە کاودانەکانی ئیستای عێراق و حەرەکەی کوردی عمقی عێراقی بۆ ئێمە پێویستە حالی حاضر ئی دووەمیش تەرمیمکردنی یان پێکەوە نووساندنی ئەو پردەی کە قسمێک لە شکری شۆڤینی عەرەبی و لە هێزە سیاسیەکانی عەرەبی لەبەر ئەوەی کویشتا لە کوردستان دەیانەوێت دەنگ بە دژایەتی پارتی دەنگ بۆ خۆیان کۆبکەنەوە کە بەڕای من دیدێکی ئیشتیباهیە خەڵکی کوردستان خەڵکێکی شارەزایە ئینتە یەکێتیە یەکگرتووە کۆمەڵە گۆڕانە شوعیە ئەوانەیە کە واقعبینی بیر دەکەنەوە تاریخ و جۆغرافیای پارتی دەزانن لەبەرەوە باشترەوەی بڵێ ئێمە دەمانەوێت لەگەڵ پارتی هاوپەیمان بین بۆی ئەم وڵاتە ئاسایش و ئەمنی تێدا بێ بتوانێت حکوومەتێکی مشتەرەکی هەمولایەنەی بەهێز خزمەتگوزار بۆی لەبەر یەکتر نەترازێنەوە ئەم خیتابە باشترە لەوەی من دژی دوو قسە بکەم بۆی ئاموزایت و دەنگم پێ بداتەوە ئاموزایت و بیری خۆی هەیە ڕەنگە لە خیتابەکەی تو ڕازی نەبێ ئەمە یەکە ئی دووەمیش قسمێک لەو عەشائیرانە لەبەر چاویان بوو دوێنێ منیش قسمێکیانم بینی کە ڕوودا و قەلە مقابلەی لەگەڵ دەکی گوتی وەڵا ڕئیس مەسعود بارزانی دەستی بۆکردنەوە و ماڵی بۆکردنەوە و ئێمە منەتبارین لەبەر ئەوە ئێمە حەزەکەین دەنگ بە کاندیدی ئەو بدەینەوە ئەمە یەکێ وای گوتووە و 10 کەس وا دەڵێن بەڵام ئینشاءڵڵا دەرئەنجامی انتخابات ئێمە بە تەمان 4-5 برادری خوشک و برادری عەرەب كانديدي بارتي ديمقراطي كردستان لبرلماني عراق من. استاذ فاضل الانتخابات الحملة الانتخابية تجري على أشد انت منو زاغروس انت؟ على مصطفى سلمان. الحملات الانتخابية تجري على أشدها يعني هناك مرشحين عرب عن الحزب الديمقراطي الكردستاني، هل تعتقدون أن هذه الانتخابات ستضع الكرد في محط حل كل المشاكل العالقة ما بين بغداد وإقليم كردستان؟ الانتخابات لا تحل كل المشاكل العالقة، وإنما ربما تحل قسم من المشاكل العالقة، ولكن حل المشاكل العالقة جذريا تكمن في العقل المفكر بشكل سالم، العقل الذي يؤمن بالوطنية والانتماء الوطني والعدالة بين مواطني العراق
يا أيها الناس إنا خلقناكم شعوبا وقبائل لتعرفوا إن أكرمكم عند الله أتقاكم. هذا العقل الذي لا يقول أنا وكيل الله أنت متقي وهذا غير متقي. پیش بینی همو کس ناله دوی مالی من ترشه همو یعنی دوی مخوشونیه والله پیش بینی لدستی هل دنگ دردایا لا هل بجاد نکانی کردستان استراتیجیتی پارتی او بو اما 38 بپارێزین ئیتر ئەوی تریش ئەگەر فارس گوتنی ئیمداداتی ئیلاهیش هات زۆر باشە ئێمەش ئیستا استراتیجیتی ئێمە ئەوەی هەمانە بپارێزین بۆ ئێمە لە حالەتی سبوت دەرنەچین چوو پارتی حزبێکی سابتە لە عێراقیەن وا حساب دەکرێتەوە و واش بووینەوە ئەگەر تاریخ بخوێنین ئێمە لە ئەحزابی ثابتن چونکو جەماهیرێکی ثابتمان هەیە و ڕێبەرێتێکی ثابتمان هەیە و منهجیەتێکی نەتەوایەتی ثابتمان هەیە لەبەر ئەوە ثەباتی ئێمە بەمەوە بەسراوەتەوە. گاڤنیۆزم پلانا پارتی چه دفان هەلبژاردنان دا بۆ بەگەڕاندنا بارەگایان خاڵ کەرکووک و شنواری ئەوانو کێمە عەرەبی گوتی بارەگای مە بەگەڕانە بارەگایت مە علاقەت عقلیەتە حکومڕانە عێراقیدا هەیە ئەگەر مشکلامە گەل ناوان نینن مشکلامە گەل مشکیە ئەو مشکی حکومڕانیە وی وڵاتی دکەتن کوچ فەرق و جودایی نەکێدە مابەینە خەلکێوی هاوڵاتی و ئێکش ئەسبابێت ڕێفراندۆی نە هەموو سەباب ئەو عقلیەت بووکو نەشیایە کوردا پەنابەتن بۆ ڕێفراندۆمی هەرچەندە حەقێکی چارەنووسازی مەبخۆیەت. مرز میرانی دەکرێت پێمان بڵێن ئەرچی ئەوزارەی ئەندامانی پەرلەمانی عێراقی من لە سعیدە فڵام لە باز نووسەوە ئایا ئەرچی ئەمزاری ئەندامانی پەرلەمانی عێراقی بە هەموو ئەزبەکانەوە گرانتر نابێت لە چاو خولەکانی ڕابردوو؟ وەڵای ئەرکی سووک و گران ئەگەڕێتەوە بۆ دووشت یەکێک ئەو پەرلەمانتێرانەی کوردستان چەند وابەستەن چەند ملتەزمن بە ئینتیمایی بۆ کوردستانی خۆیان چونکو بینیمان لەسەر بودجەی کوردستان خەلکێک دژی ڕاوەستان ئەمە یەکێکە دووەم لەگەل لێهاتووی ئەوان سێەمیش عقلیەتی عێراقە کە تعامل لەگەل کورد و کوردستانیەکان بە ئەکسەریەت و ئەقەلیەت نەکەن بە توازن و شراکت بکەن.